ڕێز و خۆشەویستی بەڕێزان چۆنن؟ دەمەکە لایڤمان نەکردیە و بەپەلە هەندە قسە و باز دەکەین بەڕێزان، هەندە قسە و باز دەکەین لەسەر ئەو ڕەوشەی نوێی سووریا دروست بووە لەسەر دادەمونای کە تورکمانەکان لێی هەڵگەڕاینەوە. ئێستا بۆتان باز دەکەین چۆن حتا مێردەکەی خۆشی لێی هەڵگەڕای تۆ دادەمونە وەڵاهی ئەوە کەس وەزعی تو نەبی بەڕێزان، کەس وەزعی وەکو وەزعی دادەمونای نەبیتن. خێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان، سەرچاو. ئێستا هەندە قسە و باز دەکەین، جار دوای ئەوە پارچەی دەکەم بەڕێزان، لە ئەوەی تر بڵاو دەکەمەوە. بەخێر بێن. بەداخەوە ئەوڕۆ ڤیدیۆکم دیت لە زورگەزراوی ئێمە قەرەبارە خۆم خوا دەبی چ بیتن؟ وەڵا دەبینم دوو شەڕە سەگە چییە؟ وەڵا شەڕ بە دوو سەگی نیکبەتی بێزمان دەکەن. ڕەنگی خەڵکێک بڵێ کوڕێک لەوە کۆمنت دەنووسیمەوە مسارعە هەیە بۆ ملاکەمە دەکرێت. ڕاستە بە زەوانە ئارەزوومەندی خۆیانن، نەک وەکو ئەو دوو ئاژەڵەی کە بە زۆرم لێ پێیان دەکەن. نازانم چێژێک لەو خوێن ڕێشتن و گەزە و ئەوە دەکە کورە برای ئینسان شەڕ یعنی دەبینی چماڵ وێرانیەکە، ئەوە لە لوبنان، ئەوە لە فەڵەستین، دەبی ئینسان فێر بکرێت دوور بکەوێتەوە لە شەڕ. ئەزانن لێرە تف مەمنوعە، تف مەمنوعە لە سوید، تف مەمنوعە. هەرچی ڕوودا نابی تونند و توژی بکەیت. ئەتواز بینە لەوەی مافیا هەیە و بەهێزە و نازانم ئەو شتانە هەیە، بەس تونند و تیژی بە هەموو شێوێک خەڵک کە مناڵی لۆ لە بردرێ لێرە لە بڕوا بکەم کچەکەم ئاوتیزمیە، ینی عەقڵی بەپێی تەمەنی نییە. لە تەکسی برێ نایەمە خوارێ، لە سارە برێ نایەمە خوارێ، بە زۆرم نەبینمە خوارێ، بە تونند و تیژی حیسابە، بە تونند و تیژی حیسابە. ئەخر ئەی هاوار ئەنگۆت بەس پێم بڵێ چ چێژێک لەو هەموو کوشتن، لێدان، شەڕ چێژ وەردەگرن لە خوێن ڕشتن، چێژ وەردەگرن لە ئەزیەتدانی ئاژەڵ، لە لێدانی ئەوە لە شەڕ، کە لە کاتێکدا شەڕ هیچ قازانجی نەبووە. شەڕ بەس پێم برێت چێ قازانجی لێ کردی؟ هەتا کەسیش قوربانی شەڕ نەبی کووردا. دوێنە برادرێک قسەیەکی جوانی کرد، وتی بە درە و جەلسان هەموو لە دەست کورد بوو، کورد دەستمان بە شەڕ کرد، ئەو ئێستا کەرکووک کەشمان نما، کەرکووک کەشمان نما. هەر ڕاست دەکا بەڕێزان، ئەوەندە قسە دەگەنێت هەندێک برادر و شت کۆ دەبنەوە. بەڕێزان بڕوا بکە، یعنی شەڕ نیوەی نیشتیمان وێران بوو، بەشەکی ئەنفال و چیمیا باران کرا، حتا باکووریش یعنی کەکە وێران بوو، بیسی شاری گەورەی لە شەڕ وێران بوو. یعنی قەدوە تێمەگەن شەڕ ئیجابیاتی زۆرە و ئەوەی ڕاستە ئیرادەت بەجێ دەهێلی، بەڵام زیانەکانی گەلک زیاترە لەوەی لە قازانجی. نیوەی نیشتیمان وێران بوو براکەم، 5-6 هەزار گوند بەس باشوور سیر کرد. تا ئێستا 150 خاک دۆڕا پێشترێ دۆڕا بوو. کاک مەسعود و ڕفراندۆمەکەی و حزبەکانی کەش دە هەندە وێرانیان کرد، دا هەندە وێرانیان کرد. بەڕێزان ئێچ بکەین ئەزاتی لە بۆ من لە جیاتی خەم لە مەعاش بخوا موچەی نییە، لە بۆ من شەڕە سەجی دەکاتن. بەڕێزان نەکەر ئەمن هەر کەسێک پەیزی شەڕی سەجی دیتەوە بەم بڵێ. ئەمن یەکسەر قەپات دەکەن، فەیسبوک یەکسەر قەپات دەکە کە ببینی. ئەگەنا بەس لای خۆتان بنووسن ئەوە تونند و تیژیە ئەلتەرناتیڤەکان، فەیسبوک لۆ قەپات دەکاتن. بەڕێزان لۆت قەپات دەکات. کورە بابە خەم لە موچە بخۆن، یعنی ئەتوو باوکی خۆت برای خۆت یەک ڕۆژ ئیشی لۆ بکەیت، 2 ڕۆژ ئیشی لۆ بکەیت، تە 3 پارەت نەداتێ دەست بە منجە دەکەی. ئەی هاوار مەعاشی کورەوە چەندەم مانگە، ینی بەجددی مامەر ڕاستە دەزانێت بەس کاچی خۆ مەڵای خەڵکی شەرق بەس ئاژەڵە ئەزیەتی بدا، ژن و منداڵەکانی لەبەردەستیتی ئەوە نییە قارەمانن لە گیانی ئەو ژن و منداڵانەیان. یەکێک فەقیر بی دەسەڵاتی زیاتری، بەڵام دەسەڵاتێک دێ ئەو پڕی ئیهانەت دەکا، زەلیلت دەکا، مەعاشت ناداتێ، کەرامەتی خۆت 100 چێشە عائیلی لۆ دروست دەکا، ڕۆحتان لێی چووە. کە لە کاتێکدا ئەو دەسەڵاتەش ڕۆحی لە خەڵک چووە، ڕۆحی لە خەڵک چووە، بڕوان پێ بکەن.
کە معاش نادرێ ئەو پارتی و یەکێتیە بە تایبەتی پارتی ڕۆحی دەچی بتەوە خۆپشاندان ڕۆحی دەچی بتەوە خۆپشاندان یعنی ئەوە خەبەر و بڕوان پێ بکەن نوکتە نییە ئەمن کادیرشی دەستگای پاراستن لە خەتە دەکوت وەنیە خەڵک مزاهرەی بکەن کوراوانیش معاش وەرناگرن خەڵکێکیان هەیە مۆزەفە وەکو تو موچەی نییە ئێکاکەم وەسەی خراپە چاوی لەوەیە زەختێک بکری هەتا موچەکەی وەربگریت بڕوان پێ بکە یعنی حاڵەتەکە هەموو لە ئاسایش دەگری لە ئەوە دەگری کوری هەمویان معاناتیان یعنی هەر نخبەیەکی کەمە ئەو هایلایڤە دەژیت کۆمەڵێک بزنس و کۆمەڵێک مەسئول و معاش دەدرێ نادرێ بڕوان پێ بکە ئەو سێ معاشەی مایە حکوومەت عێراق ڕاگمی دوی بدە یەکە چکان سێ 700 ئەوەندەی دەدا 600 500 دەمینێتەوە برایەتی تەوزیعی دەکەن معاشەشی دەخۆن چێ مسارەکانی بکە وەکووە بوو سارەکانی کە هاوڕێیان بە گرنگ خۆتان ئامادە بکەن بە جددیمە هەموو ئەو حزبانەی لە دەرەوەی دەسەڵاتن زۆر شەرمە من ئەو ڕۆژە سروە عەبدولواحیدم دیت بەڕاستی شەرمەزار بوو یەک چوانە ئەنیوا پیشان دەدا کە بابەوەرە ئەو حزبانەیت کە هەر هەموویان ئەوانەی لە دەرەی دەسەڵات چێ هۆکاری نەناردنی موچەیە دەوەرن لەو خەڵک ڕوونکەنەوە حکوومەتی عێراقە برێن حکوومەتی عێراقە حکوومەتی هەرێمە برێن حکوومەتی هەرێمە لۆ دەترسێن زمانتان ناگەڕێ بڵێ بابە خەتا یەک دوو سێ حکوومەتی عێراق لەوەی خەتایەتی حکوومەتی هەرێم لەوەی خەتایەتی پارتی لەوە خەتایەتی یعنی بە جددیمە معاش لە انتخابات هەموو خزمەتی گەلانی کۆمەڵانی و انتخابات تابوو کەس ئاگای لە میلەت نەمایە قڕ بەسەرێکە لە بۆ ئێمە مانان و مەجموعە خەڵکەی دەمینێتەوە برۆزە شەڕی لەو معاشی لۆ بکەو لۆ ئەوەی لۆ بکەو لە وەختی انتخاباتیش هەمووی خۆی پێخەمخۆری ئەو میلەت هەیە هاوڕێیان هەندێک گۆڕانکاری هەیە بچمە سەر خاڵەشیکە بە لەوەی بچمە سەر دادەمونا و ئەوە هەر دەمیز بکەم بەس گوتم ئەو هەندە وردە خەبەریت کەشی لەگە بکەم دوای ئەوە مەوزوعی تورکمانەکان کە گۆڕانکاریی زۆر گەورەیە هاوڕێیان یعنی تورکمان لە پارتی قیتۆ زۆرە ئەو ئێستا پێتان دەرێم مێردی دادەموناش لە مناقید بیتەوە هاوڕێیان پشتیوان سادق ئەو زانیارە لای من هەیە فەشەلی هینایتەوە لە مەسوول ڕێخستنی هەولێرێ ئەگەری گۆڕانکاری زۆری هەیە یعنی ئەوە خەبەرە ئەگەری گۆڕانکاری زۆری هەیە ئاری هەرسین لە لقی چار لا دەدرێ تا ئێستا تاعاان هاوڕێیان ئەو شتانە هەمووی ئەوەیە مەسعود بارزانی ئەوەی دا گۆڕانکاری زۆر بکە و هەندێکی لابدە هەندێکی بینتەوە بەس ئاری هەرسینێک لەوانە دەبی بەبەردەکەویتن دایانەوێ ئالان حەمەد سەعیدی بکەنە مەسوول لقی چار وەزیری تەربیە پێڵاو دزەکە ئەوە دامی ئەی هاوار ئەبوو چ و ئەسیرە کەریمی دەکرد وەزیری تەربیە بڕوان پێ بکەن جارێک ئەو ئەسیرە ئەوەندە بێعەقڵ بوو شتێکی بڵاو کرد بۆ فۆروەردی و ئالان حەمەد سەعید لۆ کرد بوو نازانم لۆ کۆپیم نەکرد بەهەرحاڵ قەس لەوەیە بابەی هاوار وەزیری پەروەردەنەوەیەک پێڕادەگەێنی کورە ئالان 100 جار قسەم لەگە کردی چاتم لەگە کردی ناوێری جواب داتەوە تەلەفۆن بەس ئەلحەق لە چات بەغیرەتە جوابە داتەوە پرسیاریش بی دامی ئەو شتانە دەکەیان بەرتیلتدا لە ئینتخابات کورە بابە وەزیری تەربیە کو دەبی وابی ئەی هاوار کورە لە کوردستان زۆر خۆشە بە شەرەف نییە لەوەی خۆشتر نییە وەزیرە بالعکسەوە سا من باسی شەڕسەگم یەک نووسی وەزیرەک هەیە لە زەرژێز نازانم ڕاستەیانە سێم وەزیر ڕۆشنبیریش بی شەڕە سەجی دەکە من نازانم ینی دەرێ وەزیرە شەڕە سەجی دەکە ئەی هاوار کورە بابە ئەو بەرپرسانەی باڵا دەبی نمونەیەکی جوان نەکەر بەرپرسی سیاسی هونەرمەند ئەدیب نووسەر شاعیر ئەوانە دەبی شتی جوان فرێدەنە ناو کۆمەڵگە ناکشتێکی خزۆ دەرێ وەزیرە خەریکی شەڕە سەجیە بەقورئان وەزیرەکە ئەگەر ڕاز بێ ئەم تەلەفۆنی لۆ دەکەم بەجددیمە کارە ساتە خاڵت شکە شاڕیان بەلەوەی بچمە سەر ئەوەی بەڕاست کاکەمە هەر یەکێک ئەوە ساڵ و نیوەک زیاترە بەڕاستی بێتاقەت بوومە هەر یەک شەقەشی لێ دەدرێ و ئەزیەت دەدرێ یاڵە هەڵوێستی ئێستا دەبوو کاکە بەجددیمە نخبەیەک ئاگەیاندێ ببوورن لوتیان لە ئاسمانە یعنی
تەدەخل لە هیچ شتێک ناکەن بۆ خۆیان کوردستان وێران دەبی قسە ناکەن ئەو نخبە ڕۆشنبیر و خۆ بەس معارەزەوە ئەوانە نییە لەگە ڕووداوە لەناو میدیا زۆر گەورە بی ئیتر دێن هەندە قسەی دەکەن ئەوزە خەڵک دەرێ ئەو چەند بە مووقیف بوونە کاچ خۆم دنیا وێرانبی وەرە سیر کە ئەو نخبە ڕۆشنبیرە خۆ بە سیاسیە خۆی پێ تەبەقەشکەیە بڕوا بکەن ئەو نخبەی کە خۆی پێ ڕۆشنبیر و ئەدیب و هونەرمەندە یەکەم زۆر ترسنۆکن ناڵم بەگشتی بەس ئەکسەریەتی دوو لووتیان هەزار ڕەحمەت لە مەسعود بارزانی و مەسئولەکانی یەکێتی بکە باشە هەزار ڕەحمەت لەوان هیچیان بەدەست نییە خۆیان پێ ئیلاها هیچیان ئەمن دەرێ ئەمن وە دەزانیان ئەگەر دێرەچی نووسی ئەوە هاوکێشەکە دەگۆڕێتن کاچ خۆم دەیان لەوانەمان کردە ئاسمان شەقەچیان لێ دەدرا داوەتیانە سەر تۆمار دەکرا شتێکیان لێ قەوما بڕۆ ئیتیمامی پێ بدە بەڵام ئەو خەڵکە فەقیرە کورە نەگە ئەو خەڵکە فەقیرە خەڵکی وشی ئێمەش یعنی ئەمە دەردەکە لە خۆمە بەڕاستی دوای ئەوەیە ئەو هەوڵە ئێرهابیە بەرامبەر خۆم کرا بەرامبەر مەکی ئامێدی کرا کورە خۆ ئەو نخبەس خۆی پێ مسەقەف و سیاسیە کە 25 ساڵە لە 22 ساڵ لە ئەوروپای ئەمن خەریکی بووم سەرم سفی کردەوە هەر ڕەشم کردەوە لە هەموو ڕۆژەسە ئەو جادانە بوون کۆنگرە و کۆنفرانسیان لە بۆ بکە بیاهینە ئەوروپا هەژنۆ کۆنفرانسم لە بۆ میدیای ئازاد و ئەوانە کرد کە شەقێکمان کە هەوڵی تیرۆری مەدرە ئەوان دەگیرن دنیامان لۆقرا دەکرد کەچی ئەوانە قسە ناکەن تەسەوورکە 3000 میدیای هەلیم ئەم داوەتی پەرلەمانی سوید کردە سیمینارمان لۆیان کردیە ئەوەندە بێسیفەت بوون ئەمینە کاکە باوە مەسەڵەن بە ئەمینەم دەگوت ئەمینە موافقەکانی وەردەگرت پێکەوە ئیشەکانمان دەکرد بەس ئەمینە دینەمۆکە بوون 3000 خۆیەر بژات ئامادە نەبوون یەک دێ ڕکلامی لە بۆ بکەن بە من دەڵێن جارێک لەو سەرنووسەرانەوە قادر وڵا کۆڕەکەم لە ناو کوردان لە بکە گوتم هاشە ناوی گروپی ئەفدەی شوبات دەکەم وتی نانە شەخسەتی منی گروپی ئەفدەی شوبات نییە ئیتر قسەم نەکرد دوای ئەوە داوەتی ئێرە کرا وەزارەتی خارجی پێشوازیمان لێ دەکا لە پەرلەمانی ئەو سویدەوە دەکەین بانکمان کرد وەرە چێنگۆی داوەت کردیە چێنگۆی هینایە وە دەزان بە قارەمانێتی خۆتان پێتان شەرمە ڕوونکردنەوە دەدەن یان ئەوەتان بکەین ڕوونکردنەوەیان بڵاو کردەوە لەو ڕۆژەوە بە ئەوەندە بە منیان یەک جارکەن گۆ ڕووپای نابینن زۆر بە بچووک سەیری خەڵک دەکەن یەکێک لەو حاکمە ئۆپۆزیسیۆنانەی کورد هەوڵی تیرۆری من درایە برادرێک پێی گوتی قسە بکە گوتی کەی زەرور بوو قسە دەکەم کاچی خۆم ئەمەش شەقەچیان لێدرێ دنیا خراپ بۆیە هەر کەسەک لێی درا وەڵڵاهی مەوزوع ئەوە نییە بەس کاچی خۆم بێزار بووین ئەوەندە خەڵک بکەینە گیڤارە و ئەوە بەخۆشمان کە هەوڵی تیرۆرمان درێ ئەو مەکی ئامێدیە ماڵی سوتا 3000 هەوڵی تیرۆر کە تەحەدا دەکەم 10 کەس لەوانەی خۆی پێ ئۆپۆزیسیۆنە وێرابن یەک ئیدانیان کردبی لەو نەوەی نوێیە لەو شاسوارە لە هەموو ئەو ئەوانەی خۆیان پێم ماڵی سوتە ماڵ هەوڵی ماڵیان سوتا هەوڵ 3000 هەوڵی تیرۆریان لەو ئەوروپایەدا کورە خۆ نەمیدیایەکی کوردی وێرا قسەک بکە بە ئیمنیشەوە ها بە ئیمنیشەوە نازانم وتیان ئێنارتی ئیمن قسەی کردیەوە کە درە و میدیاش لێرەی نووسێژێک سەر کاک محەممەد ڕەووف بۆ منی گوت قادر دەڵێن تو ڕۆژنامە نووسنی هەویە ڕۆژنامە نووسەکەم لۆ ناردەوە جێلەیە زۆر بەدە پێشم گوت لادە کاکە لادە مادەم ئەوەندە سقەتان پێ نییە لادە یان هیچەم بەکەم دەکەوی بەڵام بەڕاستی بترسنۆکن بە گشتیان دەڵێ ئێمە لە ئەوروپای لەو چەند ساڵی ڕابردوو ئەو پەڕ ئێرهابمان لە بەرامبەر کرا دەیان پەیزمان لەگرتن هەوڵی سووتان تیرۆر ڕفاندن گرتن لێدان سیرکەر بوون کاچ خۆم ئەگە داکۆچی لە ئازادی ئەوە نییە شێرزاد حەسەن وەڵای گوتیان ئیسلامیەکان هەوڵی تیرۆر هەوڵی کوشتی دەن بەس بە مەیلەکە مەیلە دنیایان خرا کرد کورە با وەڵات ترسنۆ چییە ئازادی ئەوەیە گەنجێکی وەکو ئەمەکی ئامێدی ژیانی خۆی تەرخان دەکا هەوڵی سوتانی دەدرێت لۆ نەوێران دوو کەستان قسە بکەن لە کوردستان دیموکراسی خواز و ڕۆشنبیری کورد مزەیەفە درۆزنە ئەوە جگەلەوەی لە بەرامبەر دیموکراسیەت بە حیزبەوە بڕوان پێ بکەن لە ئێمە دەترسن لە پارتی دەترسێن ناوێرن دیفاعمان لێ بکەن لەوە نییە هەمویان لە پشتۆ نامایان نات تەلەفۆنیان کرد بەس نەوێران هەر هەموو ئەو نخبە سیاسیەی کە خۆی پێ ئۆپۆزیسیۆنە بڕوان پێ بکە هەموو تەلەفۆنیان لە بۆ کردینە بەڵام ناوێرن پێم گوتن با بخۆ تازیەمان نییە
قەزم لە ترسنۆژی لێ براکەم داکۆچی لە ئازادی دیموکراسی ئەوەیە تۆ دەنگ هەڵبڕی ئەمە ئیسماعیل سوسێ تا سەرێ ئێسقان دژی فکریمە فکرێکی نیمچە داعشی هەیە کە کەس نازانی لە بەلاش فەقیرەی گرتیان لە بەلاش گرتیان بە بەسیتیش مەسعود بارزانی بەریدا ئەوە قەشمەری خانەکەی مەسعود بارزانیە بەڵام داکۆچیم لێ کرد دەیان ئیسلامی وەکوە وەلید یەک ساڵی ڕەبەق خەریکی بووم هەموو زیندانی مەحەتەی بڕن لێیان پرسنە ئیسلامیەکان کەتی ئێستا ئەو گرت چاڵیە مسیار بازای کەدای ئەوە کەشفیش بوو ئەوە خۆدی ئەوە شێتی زانیان نقی هەولێر گوتیان ئەوە هەزار دنیانە ئیسلامیانە بە ئێمەدا من ئەوەم لە بە یەک نقطەیە کە دەجێڕمەوە هەرێکە شەقەی لۆ مووقفی دەبێت دەرنابرن لۆ دی ئەمە چین یعنی بە جددیمە ئەو نوخبەیت کە چییە پەشێو کە من تا سەر ئێسقان خۆشم دەوێت ڕێزی لێ دەگرم کاکە لێی درێ بەخۆی قسەی نەکرد ئەمە لۆ قسە بکەم شێرزاد حەسەن بەخۆی قسە چی نەکرد چییە کوو هەڕەشەی کوشتن لێگرا براکەم دنیا خراکرد ئەو هەموو خەڵکە ئازادی خوازەمان لێ پەیدا بوو بەڵام مەکی ئامێدیەک ئێمە لەناو ئەوروپای هەوڵی تیرۆرمان دەدرێت یەک کەس ناوێری قسە بکە ئەوە قیمەی ترسنۆچیان ئەوم یەکەم جاریش نییە مزەیەفن هەر یەکە هەتا ئەو شتەی دەڕوا کە خەتەر نەبی کە بۆ خەتەر نابێری میدیای کوردی نەوێرا ئەو کەیسی زیندانیانی ببورن دۆسیەی دادگای ئەمریکا کاکە درۆیە وەرە تاقیب بکەن نەوێرانی کە چەند ئیسارە بکەن ئەو نوخبەمان هەیە ئەو نوخبە ئەوەمان هەیە هەر یەکەیان لەو نوخبەی خۆ پێ مسەقەفە سیاسی خۆی پێ ئیلاکە هەمووش فاشلن بڕۆ بزان چیان پێکرایە پتکام ڕۆشنبیری کورد لە ڕۆشنبیری عەرەب فاشلتر و بێ ئیرادەترە نەسیحەتی چ قیادەی کوردی دەکات لە خۆی سەد خۆزگەم بە قیادە فاشل و گەندەڵەکەی باشوور چانێ شتێک دەکەن ئەنگۆ چن بە جددیمە داش دەنیشن دژی ئێمە قسە دەکەن ئەوە وایە ئەوە کاچ خۆم خۆ تو یاریکردنت سیرکردنی تۆپانێبی بە خۆت چی فاشلینە یعنی بە جددیمە مجێم لێ دەبێ هاوڕۆش بیرە درێ وایە ئەدی بە خۆتان چن بە جددیمە چ دەکەن لە ماڵێ دانیشتینە دوو کەسان لەگە یەکتر ئیدارە ناکەن وەکو ئافرەت هەندێک ئافرەت هەن پشتە و لای دەکەن زەمی یەکتر دەکەن لە ژیانتان لێتان فاشلتر نەبووە 34 ساڵە بەربوومەکتانیە پێی بگوترێ ئەوە بەربوومی ڕۆشنبیری کوردیە یان ئەوەتە زەلیل زەلیل و فاروق ڕەفیقی دەچن تەسلیمی پارتی دەبن بۆیە هەڕێیان من زۆر ئەوە 2 ساڵە نیە ئەوە گیرا ئەوە دەمبینن لە سەخەمی گشتی ئیش دەکەین هەتا ئێمە لە بواری مافی مرۆڤ و ئازادی بیرڕایشمان دەکرد بەربووم دیار بوو کە دوورکەتینەوە هەمووانش لە پەنای ما جار بەزە ئەمەی لە چاندەنات خۆیان کردبووە ئەوە ئازادی خواز و ئەوە بڕۆن بیکەن دەبڕۆن بیکەن ئەوە مەیدان چێ دەستی گرتینە چێ دەستی گرتینە سبەش دابێ ئەمە ڕووداوەک بێ بزانە چۆن گەورەی دەکەینەوە بەهرحاڵ هاوڕێیان بێمە سەر شەڕی سووریا بە سەریعی دێمە سەردا دەمونای ئەوەم بۆیە باس کرد قسەک بە ئەوەتی بڕوا بکەن مانگ نییە هەر یەکێک دەگیرێ دەکوژێ یان تەلەفۆن لۆ دەکەن کاچ خۆ مەڵعیبە بابوو برای گیرایە لە زیندانە زەوی داگیر دەکرێ کا قادر ئەوەیە ئێدرم باش وەرە قسە بکە دەرنا ئەم ناکەم خەتەرە ئێ باش ئەدی ئەمن بچم شەڕی پارتی دە بۆ بکەم شەڕی پاراستن لۆ بکەم شەڕی دەستگای زانیاری و پاڤلە شێتر لۆ بکەم بە جددیمە جەنابیشت نەوێری قسە بکەی مڵک دەگیرێ باوکیشت دەگیرێ دەکوژێ دەستدرێژی دەکرێتە سەر خوشک و دایکی ئێوە مسیار بازەکان قسە ناکە دەرێت ئەتوو بڕۆ بکە کاچ خۆم ئەمە نیش ناکەم ماش یەک عەشیرەتم لە هەولێرە ئەگە بە هەندێبی بەس دێن لەو ئەوروپایە خۆشەی کاتی خۆماندا دنێن شەڕی ئەو چەتە و مافیانەتان لە بۆ دەکەین کاکە هەر وەرە دیفاع لە حقوقی خۆت بکە نەک لە حقوقی گشتی لە حقوقی گشتی مەکە لە حقوقی تایبەتی خۆت بکە مەترسن کاکە تۆ بۆ خۆت ئامادە نەبی بێکت باوکت دەگری بێ بڵێ گیرایە ئەمە لۆ شەڕ لۆ بکەم بەجددی لۆ شەڕ لۆ بکەم کۆن دەمان کرد تەواو نایکەین هیچ بکەم خەمی گشتی دەخۆنێ چی موچە وەکو شتی گرنگە ئەگە ناوچە ئەو خەڵکەی ئازادی ئازادی هاوڕێیان نامەوێ بچمە شەڕی سووریا دەبینن ئێستا حەلەبی زۆربەی گرتیە لەبەر قەزەی کوردێ مەسەرێ ئەو ڕووداوانە ئەمە پێشتر ئەگە سیر بکەم باسمان کرد ئیسرائیل ئەو مەنتیقانە عێراق سووریا لوبنان فەڵەستین ئەو چادر و بەرەی خۆی خاوێن دەکاتەوە پێگەی ئێران لاواز دەکات عێراق و برم عێراق و سووریا مایە بە تەواوەتی لوبنان و ئەوە دیتان پەل و پۆیە خستیانەوەتە
گورزی گەورەی لێدان ئەستا عێراقیش تا حەدە کەیور بوویتەوە 2000 لێیاندان ئەو سەرکردانەیان کوشت وە زائیدەن زۆربەی ئەو پێگانەی ئەوەی دەڵێن عێراق دەڕوخی و نازانم چ بڕواکەوە قسەی حەلەق و بەلاقی میدیای پارتیە کە بەس قسەی حەلەق و بەلاق دەزانی هەر خەون بەوە دەبینی سونەکان هەڵبستێنتەوە و عێراق بڕوخێ من پێم وایە مەسعود بارزانیەوە خەونی عوشترە بڕواکە حکوومەتی هەرێم و ڕۆژ بە ڕۆژ ڕۆژی خراپتر دەبی حکوومەتی عێراق ڕۆژ بە ڕۆژ ڕۆژی باشتر دەبی خەونەکە دەبینی ڕاستە عێراق لەگە ئێران تا حەدێک کۆلۆنیالی دەستی بەڵام ئەمریکاش کۆنتترۆلی باشی کردەوە هێشتاش ئەمریکا ئیشی بە عێراقە تا ئەوڕۆ ئیشی بە عێراق بێ عێراق ناکەوی ئەو عێراق ناکەوی ئەوی ئەنگۆ دەڵێن ئیتر دەم نادەم ئەها سونە دێتەوە عێراق دەڕوخێ و چاویان لەوەیە دامی تا ئێستاش سونەوان دەکەن ئەو شتە خەونە تورکیا و شەڕی دروست کرد بڕوا بکەن هەموو کێشەی کوردە هەموو کێشەی کوردە ئەردۆغان زۆر ماندیە بەدەست وەزعی ڕۆژاوە ئەو باش دەزانی ئەمریکا و ئیسرائیل دامی کوردی ڕۆژئا دەکەن بە ئاشکرا تحەدای تورکیاش دەکەن هێز و چەک زۆریان دایتەوە دەرزانن کورد لەوێ لە هەمووان زیاتر دۆستی ئیسرائیل و ئەمریکایە پشتی تێ ناکە زائیدەن ئێوان دامی شیعە بکەن کە لەگە ئێران و سووریانە دامی سونە بکەن هەموو بوونە ئەو تیرۆریستانە بێگومان دامی کورد دەکەن لەوێندەر چەکیان هەیە ئیرادەیان هەیە منتیقەی نفوزیان هەیە بۆی ئایندە بۆ ڕۆژ ئاوایە بڕوا بکەن دەقاتی ئێستا پێگەی هەرێم لە چاو ئەوەی وەکو زێر و ئەوەیە کوراس تەنەکەیە بڕوا بکەن هەرێم ئەوە نابێن مەزلوم کۆبانی و ئیلهام ئەحمەد ئەڵێن داوەت کرانە من ئەوە لە میدیاکان زانیستم مەسرۆنێتیش چەندین ملیۆن دۆلار دەدەن بەس بچنە سەف لەوێندە ڕاوەستن ئانیە کوردستان تێڤێ و 24 و ئاوا میدیا و ئەوە ڕوودا و بچن دوو ڕسمیان بگرن یعنی ئاوانە ئەوە وەزعیانە ریشتان وەختی خۆشی بایدن بەس لە نەورۆزی پار بەس ئیلهام برم نوێنەری هەسەدەک ئەوەی دیت ڕۆژ ئاوای دیت نوێنەری باشووری نەدیت وەزعیان زۆر خراپە بڕوا بکەن هەیکەلەمانە هیچ پێگەیان نەما ئەوە دەبینن بە مەوزوعی موچەی قەشمەریەک دەکەن بەو حکوومەتی هەرێمە هیچیان پێ ناکرێت هیچیان پێ ناکرێت زار چاویان لەوەیە تورکیا بۆی ئەردۆ ئەسەد لەگەری کۆنە بۆ ئەوی قەزیەی کورد دژی کورد بجەنجیە یعنی پێکەوە هەموو لایەک نییە زدی ئەو بن ئەردۆغان باش دەزانی ئایندەی ڕۆژئاوا بەرزە بۆیە هەموو فتنە و شتەکان دەکات بۆ ئەوەی هەموو کارتێک ڕادەکێشی لەبەر ئەسەد دەپاڕێتەوە بەس لەگەری دابنیشی ئەڵێ حمایەشت دەکەی نەژڕوخەی بەس لەگەرمان دامیشت لەگەریشی دادەنیشیەکە مەطلەبی تەجروبەی ڕۆژئاوایە لەگەریان پێکەوە موعامەرە بکەن ئەسەد دانەنیشتە سەن بەو ئەوەیان کرد مەوزوعی رووسیا و ئوکرانیاش هەیە بەڵام ئەگەر کێشەیەکی ئەگەر ئەسەد لەگەر ئەردۆغان دابنیشت بە ئەو هجومە حەلەب نەدەبوو بڕوا بکە بەشەشی و بەشە ئیسرائیل و ئەمریکا و ئەوانەیە کەسیش نازانێ من بڕوا ناکەم ئەسەد بڕوخێ بڕوا ناکەم دەش بینن با بزانین وەزعەکەش بەرەو چێ دەڕوا چکۆ گەمەکە زۆر لە ئەسەد گەورەترە زۆر ئەتا لە تورکیاش هەندە جار گەورەترە ئیسرائیل و ئەمریکا گرنگ پێگەی کورد لە ڕۆژئاوا بەهێزتر ببی لاوااستر نابی ئایندەش دەبینن هاوڕێیان دوای شت ببورن کە بڵێم موناخ قەحوەتیە بەرپرسە تورکمانە نامێناوە کەیویان پێگەکەی و یان حیزبەکەش بڵێن دیارە 6-7 حزب هەن پارتی تەمویلیان دەکە ئەو حزبە تورکمانانە بەردەوام پاڵپشتێکی گەورەی پارتی بوونە 30 ملیۆن دۆلار دیناریشان مانگانە دەدەنێ ئەو پێشش حزبە یعنی دەگاتە 20 ملیۆنەش ئەوەی ئەم بزانم مانگانە لەوەیان دابین دەکاتن ئوموری خۆیان بەڕێوە ببن ئەوانە لەو ماوانە ئەو بەرپرسە بە منی گوتی لەو ماوانە وەفدی ئەو پێشش حزبە چوونە بە پارتیان گوتیە یەک بێزار بووینە لەوەی ئەوەندە ئەنگۆ بەس احتیمام بە مونا قەحوەچی دەدەن ئەرێ ئەو مونایە بۆ چی یعنی بەس ئەو هەموو خولەک بەس مونای دەکەنن نوێنەری ئەوەی مونا نوێنەری تورکمان ناکە هەر بنەس پێیان گوتیە مونا قەحوەچی تەمسیری تورکمانەکانی هەولێرە ناکە هەولێر ناکات تەمسیری خۆی دەکات یعنی بە تووڕەیی ئەوەیان پێگوتیە دوو جگە لەو ئەوە تازە و پۆستە درا مونەی تا چێم پۆستی وەرە لە هەمووی نوکتەتر چێ تەڕح کرایە مەسعود بارزانی گوتی دامی چێ بکەین ناو تورکمانەکان
كمال كركوشي مسؤولي بيوندك أنا علي أوني أوي علي أوني بيجنازي كذا وتباب دنا مناقة هوتي مسعود قبولي كذا هوار قبولي كذا بيجنازي علي أوني مناقة هوتي بو أوا هاوريان بو برلمانتار يتر أما وقت خوي قلتم منادنجي زور ديني لدواية شتيدة فشتان بمن دهات زور تنو وتم بارتيه كما شتي أوي وتم دادا منادرت زيرفاني نازم نون دو خوشه سوال ناو ترکمان خوشویزنیه کورا مردگی خوی است بعضگم لا خوشویزنیه لا ناو زيرفاني تسعود زماورة تي عريزانشي بتوانه ناو هزي زيرفاني دادا منا تلفون مرو ذكر برادران زور بغيرة تلفون ناترسي بس يك دنياي مطلي مسعود دك هذا مسعود خنيدة بي اهتمامي زيادة بيدا براسي منا لبهندي لبودناكم أزانم يك دنيا ما استايلو مسعودي دكاي تاوك زيادة اهتمام بيدا بقرآن زور بالبرسبونا دنيا يك مطلي مسعود يعني كديول لقاء كم بلاو نكتوا بلاو بكرد بقى مسعود زيادة اهتمام بيدا كيف بيدت كيف بيدت وش فراد بيرباري وش هي من هورامي وكو ميد خوشنا وما تعيب كان او انا هم بيجان برزة ابي يقرق نيبي بقري يتروز الشرطة بيدنا بارتي او تبعي مسعود بعرزاني واحد بولا بهندق انا ديريك قسم لك منايدة كرت بهرحال هرشش حزب بيانغوتيا يك منا تمثيلي خوي دكا تمثيلي حزبك الشيناكا تمثيلي حزبك الشيناكا بتاعتي لسرمي صاب مكان ستركمان دو هرتي بوست كهية لدواء اوي برلماني بدري نابي بدري تمنا قهوة سيب سادة وربري اواني لقوينا نابي بدري لمدير عام عودي بدري تأيدكا سي فورا دبيكاك مسعود دقدار ما لقبكا ودشبين نو معانا ديداريان نقدكا اترقنا دانا ميديا اقنها لقريان دكا زور توران بروابكا او دقيق ملوي يكتار توران لبارتي وتيان موقف ورقرين ناكري همو خولك بس منا قهوة سيدا كان لوغوي تركمانا ادي امتينا بيغمان لوي زياترا لوي خوش لوان ناو تركمانا كان زياتر بيغمان يا لويا لا همو خوش تراوريان يكشك لدنگنا رزايات يكانينا او حزبانا عبد القادر بازرگاني مردي خوتي عبد القادر بازرگان مردي خوتي اي هواد مردكي خوي لنا قايدة والله تسبكم دادا منا بقرآن مردكي خوي ضدي بوا على وفدك بنا كذا بارتي دانشنا مردكي خوي شكل عندما كان بوا يك دفاع إلى منانا كرديا كاك عبد القادر وابو يانا ما استايلو دادم أبلا منينكي لا يندر يقصدنا كرديا باترس الشمع قصية دفاع إلينا كرديا بفيت سوانا همو هجمي كراد السموناي أو لقريان بوي وضعي زور خرابة او دشبينين لو معنا مسعود بارزاني بلقريان دا مش اگنا موقف رقم بخوام بلاي شتي دابتا زور بزار نهار شان يكاكا خوار منانية لناويان يعني هميان دلين اوي بس مسعود بارزاني كيف بيدي اما نقا منا قهوة كتساد دكم كسباسة شمنو بكار اسمش مسعود بارزاني اوي لبوم دنيريس ايكو مسعود اجتماعي بينا دا براكم يتساهو كم بس الدماء يكسلاي اوي مسعود بارزاني لو دنيريا ولا بو برتيلا للدم مناخان لزياتي وزمي كردم اري والله وزعك اوي تركمان كان زور لي باستن لبارتيش باستن موقف ولا جرن واول شاشة الخوشكرة هاوريان تركمان اقل له حقوق خوش بي لو بوستش بي بلام لبرامبر بارتي زور تندن استاكا يعني اوي ام بزانم نيبس الشر دا وش تندي على كمال كركوتشي اوان كردب وتيان فورا نيش دبي مسعود بارزاني ببينين تيبقينين موضوع كسيا ورا علي اوني منا قهوة تنسيقيان كرديا مردكشي دجيتي تخواو كوميدياني هاوريان سرنزانم هبو سپاس بو كاتي لقل من تنصرف كرد من جاي بصر إذا كان دلنيابن وضعي روج آوا زور خطرناكي اوي تا استاهي كسش نازاني او چشكان اوي ترس لزنجي اوكرانيا اسأله مان زيادريا لغزة وللبنان دي تانس كارساتا كورا الشر مال ويران كرا قتلق الشر مابن كارساتا يعني حتى لكردستان قدو اي شر ما كان هموشتك برقاي دور لتندو تيجي بكري باشتر لو لتندو تيجي باشترين منو كتمان او غزة او الكاريشان حماس لبو بزيشت او لبنان حتى اسرائيل شكاكا ميديا ام برادركم هيدا قادر لنا اسرائيل تقينا وشد زوره بس ميديا اسارنا كاكا حتى خلش اسرائيل يشتوي
ئەوە ئەمە لەو دووریەی نات بڕوا بکەن ترامپ هات سعری بنزین و گاز و هەموو شتێک ئاوا بەرز و نزم دەبیت لێدوانەشی دەدات جەنگ شەڕ ئاوا لێرە هەموو شت لەسەر ئێمە قازانجی خانی بەرز و نزم دەبیت دنیا هەموو تێک چیر بووە هەموو یەکانگیرە تەسیری هەموو دنیا دەکاتن ئەجا ئاخیری خێربی لە دەست ترامپ و پۆتین و ئەردۆغان و سەرۆکی کۆریای باکوور و ئەو نخبانەی وەکو مەسعود و پاڤل و ئەوانە کە منەتی کەس نازانن مەسرور و ئەو گروپانە هەو گچکە گچکانەش گەلە گەلەگەلێک زۆرن جیهان کە تە بەردەستی ئەوانە سوپاسان دەکەم هاوڕیان شەوە شاد کاتێکی خۆش سوپاس بەوکە